ئەمڕۆ لە هەولێر چی ڕوویدا و خاوەن پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە بۆچی هاتنە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی؟ خۆپیشاندەران چ پەیامێکیان بۆ بافڵ تاڵەبانی هەبوو؟ ئەمڕۆ سێشەممە خاوەن پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی ناسراو بە کۆشکی سپی یەکێتی لە هەولێر گربوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و زیاتر لە یەک کاتژمێر ڕێگای سەرەکی هەولێر کەرکووکیان بەڕووی شۆفێراندا داخست. خۆپیشاندەران دژی قاچاقچیەتی سنووری سلێمانی بوون. خۆپیشاندەران دەڵێن لا سنووری مەرزی باشماخ و پەروێزخان قاچاقچیەتی هەیە و هێلکە بە قاچاق دێت و داوای ڕاگررتنی ئەو قاچاقچیەتیان کرد چونکە زیانی زۆری بە بازاڕیەوان گەیاندووە. ئەوان باسییان لەوە دەکرد کە چەندین جار نووسراویان ناڕاستەی بافڵ تاڵەبانی کردووە و وڵامیان نەدراوەتەوە. دەڵێن گەربێت و ئەم هێنانی هێلکەیە ڕانەگیرێت ئەوە پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە پەکیان دەکەوێت و زیاتر لە 10,000 کەس بێکار دەبن. ئەمە لە کاتێکدایە ماوەیەک بەر لە ئێستا و لە 18 مانگی ڕابردوودا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و هەمان داواکاریان بەرز کردەوە. پەیامنێری ستاندەرد پرسیاری ئەوەی کرد کە ئاخۆ ئەو هێلکەی داخڵی هەرێمی کوردستان دەبێت دەگاتە سنووری پارێزگای هەولێر یاخود نا. لە وڵام داوتیان کە نەخێر ناگاتە هەولێر، بەڵام بەهۆی ناردنی بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق هێلکە هەرزان بووە و زیانێکی زۆرمان بەرکەوتووە. سەبارەت بە وڵامدانەوەیان لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی هیچ کەسێک بە فەرمی بەدەم داواکاریەکەیان نەهات. تەنها بەرپرسێکی ئەمنی بارەگای مەکتەبی سیاسی هەولێری یەکێتی داواکاری خاوەن پرۆژەکانی وەرگرت و پێی ڕاگەیاندن کە دەیگەێنێتە جێگای مەبەست. ئەمە لە کاتێکدا پێشووتر پەرلەمانتارێکی لیژنەی کشتوکاڵ لە پەرلەمانی عێراق لەسەر هێنانی هێلکە پەیامێکی بەپەلەی ئاڕاستەی محەممەد شیع سوودانی کردو و باسی لەوە کردو کە هێنانی هێلکە بە شێوەی قاچاق لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان زیانێکی زۆری بە خاوەن پرۆژەکانی بەرهەمهێنانی هێلکە لە هەرێم و بەشەکانی دیکەی عێراق گەیاندووە و داوای هەنگاوی بەپەلەی لە سوودانی کردبوو بۆ ڕێگریکردن لەو قاچاقیە. تا ئێستاش هیچ هەنگاوێکی کردەی نەندراوە بۆ ڕێگریکردن لەو قاچاقچێتیە.